السلام عليكم ورحمة الله وبركاته. طاعت و عیبادەتی هەمووتان قبول، خوای گەورە دڵخۆش و بەختەوەرتانکە لە ماڵە خنجیلانەکانتان لەسەر سفرەیەکی ئاوەدان. خۆشەویستان، ئەوڕۆکە باسی خواردنی دەکەین. خواردن چەند گرینگە، ئینسان مرۆڤ چ دەخواتن؟ خۆشەویستان، کە باسمان کرد ئاو تەرکیبەکی سەرەکی ئینسانیە، بەڵام ئینسان لە ژیانیدا 6 جۆرە خواردن دەخواتن. خواردنێکی دەخوا کەوا کاربۆهیدراتە، کە ئەوە دەبیتە مەزدەری تاقەی سەرەکی، پرۆتینە، لیپیدە. ئەو سێ شتەیە، کاربۆهیدرات، لیپید، پرۆتین، دەبیتە مەزدەری دروستکردنی تاقە، وەکو دەبیتە بەنزین لە بۆ جوولەی ئینسانەکەی. لە هەمان کاتدا پێویستی بە ڤیتامیناتە، پێویستی بە خوێیەکان و کانزایەکانە کە لەگەڵ ڕیشاڵەکان دەخواتن. خۆشەویستان، زۆر گرینگە بزانین چی دەخۆین، تاوەکو لەبەر ئەوەی دەخۆین تاوەکو بژین، یان لەبەر ئەوەی دەژین تاوەکو بخۆین. خۆشەویستان، گرینگە بزانین خواردن چەندی بخۆین و چۆن بخۆین، ڕۆژەکانمان چۆن ئیفتار بکەینەوە. ئەوەی کە گرینگ و پێویستە کە سونەتە لە مانجی پیرۆزی ڕەمەزان بتوانین بە دنکە خوورمایەک یان 3 دورکە خوورما، ئەگەر خوورما نەبوو بە ڕووتاب، ئەگەر نا بە تۆزێک ئاو بەس هەوڵ دەین ئاوەکە زۆر سارد نەبی لە ئەسنا ڕۆژیشکاندن، دوای بین تۆزێک سووب بخۆین. کاتێک کە سووبمان خوارد، ئەو کاتە هەڵسینەوە نێژی بکەین، چونکە ئەمە دوو تێربوونمان هەیە، تێربوونی دەماریمان هەیە، تێربوونی گەدەییمان هەیە. خۆشەویستان، دەمەوێتن باسی تێربوونی دەماری و تێربوونی گەدەیی بکەم. ئینسان کەنجینێ هەز دەکات تێر بووە، بە دوو شێوازی هەز دەکات تێری خواردیە. کاتێک کو هەز دەکات کە برسیتی، لە کاتێک کە مەعیدەی خاڵی دەبیتن، بەتاڵ دەبیتن، ئیعاز دەنێری لە بۆ مێشتی کەوە خواردنی بینە، خواردن بێتن. پێویستی بە تاقەیە، پێویستی بە تاقەیە. گوتمان 3 شتمان هەیە کە مەزدەری تاقەیە: کاربۆهیدرات یعنی شیرنەمەنیەکان و ئەو مەجموعەیە، پرۆتیناتمان هەیە لەگەر لیپیدەکان. ئەو 3 شتەیە مەزدەری تاقەی ئەیتیپیە. ئەوە دەبیتە مەزدەری دروستبوونی گلوکۆز، کە گلوکۆز دەبیتە ATP، ئەدینۆ ترایفۆسفێت. ئەوە وەکو مەزدەری تاقەی ئینسانەکەیە کە ئینسان پێی دەجولێ. کاتێک کە بە خوورمایەکی یاخود بە چەند ڕووتابەکی کە ڕۆژەکەی دەشێنین، هەر لە ناوی دەومانەوە بە لیکە ڕژێنەکانمان، لە ناو دەوی هەمومان خوای گەورە 6 جۆد لیکە ڕژێنی گەورەی دانا، لەگەر چەندان لیکە ڕژێنی بچوو کە پێی دەنێن سەلایڤەری گڵاند، کە دووق لەناو ئەو ڕوومەتانەیە، جووتەکیش لێبکانەیە لە بنچەنەگەیە، دووش دانەش لێبکانەیە. ئەوە تفی دروست دەکەن، ئەوە پێی دەرێن سەلایڤەری گڵاند. لەگەر ناوپۆشی ناودەومان هەمووی لیکە ڕژێنی کچکەیە، سەلایڤەری. ئەو کاتێک کە خوورمایەکەی دەجوین، ئەو تاقەیە ئیمتیساز دەبیتن هەر لە ناو ئیپیثیلیم، لە ناو ڕووپۆشی ناودەومان، لە ناو ڕووپۆش پێشەوەی بگاتە مەعیدەشمان، ئەو شەکرەیە هەڵدەمژرێتن، کە هەڵمژرا دەچیتە لە دەوری مێشک بە پەردەچی داپۆشرایە، کە ئەوە لێ ناگەڕێ هەموو شتێک بچیتە ناو مێشی، تەنها ئەوانەی کە خصوصینەیەک لەوانە گلوکۆز دەچیتە ناو مێشی، کە پێی دەرێن بڵاد برێن بارێر، کە وەکو عاجزەکە، وەکو پەردەکە لێ ناگەڕێ هەموو شتێک بچی، بەڵام ڕێگە دەدا گلوکۆز بچیتن. کاتێک کە خوورماکەممان خوارد بە چەند دەقائیقات، ئەو شەکرەیە، شەکری خوورماییەکەی کە ئەو شتە شیرنی خواردیتمان دەگاتە مێشکمان. مێشکمان هەز دەکاتن دەرێ، ئەوە تێربوونی دەماریم لۆ دروست بوو. خۆشەویستان، کاتێک ئەتوو هەردەستی پاش ئەوەی کە چەندین کە خوورمایەکت خوارد، ئەگەر خوورمات نەبوو دەتانی ترێ، دەتانی هەنجیر، دەتانی هەر میوەچیت کە ئەگەر نەبوو، بەڵام سونەتە خوورمابی ئەگەر نا ڕووتاب بیتن. کاتێک کە خواردت، دوایە کە تۆزێک ئاوت خوارد و تۆزێک سووبت خوارد، ئەوجە هەستە نێژی بکە، هەستە نێژەکەی مەغریبێ بکە. کاتێک کە نێژەکەی مەغریبێ دەکەی، ئەلەو فەترێ، ئەلەو دەدەقە چارێگەیەی مێشک ئیعاز دەداتەوە مەعیدەی دەرێ، ئەمن شتێک هات لە بۆم، کەوا تێربوونی دەماریەکەت دروست دەبیتن، برسێتی دەماریەکە نامینێتن،
تەنها برسێتی گەدەی دەمینێ لێ ئەو کاتی کە دیوە سەر سفرەی دادەنیشینانی دەخۆی زۆر جیاوازە لەگەر ئەوەی کە مەلا مامۆستای ئاینی گوتیتی الله ئەکبەر و موەزین گوتیتی الله ئەکبەر کاتێک کە بانگ دەفەرمێتن ئەتو یەکسەر دەست بە خواردنی بکەیت ئەو وەختی زۆری دەخۆی ئەگەر ئەوها یەکسەر دەست پێ بکەیت چونکە ئەتو لە هەردوو مەزدەری برسی هەم مەعیدەت بەتارە هەم برسێتی دەماریت هەیە بەڵام ئەگەر ئەبەو شێوە سونەتی ڕۆژی بشتێنی خۆشەویستان ئەو کاتێک کە جاری دووەم دەچیوە سەر سفرەی پاژەوەی نێژی مەغریبێت کردیە ئەتوی لە برسێتی دەماریەکەی نەجاتت بووە تەنها برسێتی گەدەیە لێیەکە حەز دەکەی باشتر ئاسانتر ئەوەندۆنە ئیشبعنی لە بۆ خواردنی ئومێد دەکەم بتانین ڕۆژەکانمان بە جوانی بەڕێک و بە تەندروستی ڕۆژەکانمان بشێنین سوودی لێ ببینین چونکە ڕاستە ڕۆژی دوو سوودی سەرەکی هەیە سوودە سەرەکیەکەی گرنگەکەی کەوە ئیمانمان پێ زیاد دەبی لەعەلەکم تەتەقونە تەقواش لەناو دڵیە سوودێکی تری هەیە کەوە بنکەی پۆلیسەکان مەشاکلی کەم دەبی ئاشتەوایی کۆمەڵایەتی زیاد دەبی تەندروستیمان بەرەو باشی دەڕوا خەستەخانەکان چۆڵتر دەبن ئومێد دەکەم لەش ساغ و تەندروست بن تاوەکو ڕۆژێکی تر بە خزمەتان دەگەین.